زۆربەی خانمانی ئەفغانی بە تایبەت ئەوانەی لە دەرەوەی شارە گەورەکان دەژین کەی بانووی ماڵەوەن، بەڵام دەیانەوێت وشیار ببنەوە بە مافەکانی خۆیان. بۆ جێبەجێکردنی ئەم پێداویستیەش رادیۆ ناز لەم دوایانەدا لە پارێزگای خوست بە شێوەیەکی تایبەت دەستی کردووە بە بڵاوکردنەوەی پرۆگرام بۆ ژنان. گەلێک بابەتی تایبەت بە ژنانەوە هەیە کە ڕۆژنامەنووس و پەیامنێرە پیاوەکان ناتوانن باسی لێوە بکەن. بۆیە باشتر وایە کە ژنان خۆیان ڕاستەوخۆ ئەو بابەتانە بخەنە بەرباس. سەرنووسەری ئێزگە دەڵێت کە هیوادارە رادیۆ ناز بە زووترین کار لەلایەن خودی ژنانەوە بەڕێوە بڕوات. ئەم ئێزگا رادیۆیە 25 کارمەندی هەیە، 70% خانمانە و 30% پیاون. تەنها هۆکاری ئەوەی لە ئێستادا ئەو پیاوانەشمان لایە ئەوەیەکە خانمان لە ڕووی تەکنیکیەوە ڕاهێنانیان پێ نەکراوە. ئەمە تەنها ئێسگەی رادیۆیە لە باشووری ڕۆژهەڵاتی ئەفغانستان کە بەرنامە بۆ خانمان بڵاو دەکاتەوە. نادیا باوەڕی خاوەنی ئێسگەکە دەڵێت کە بەرنامەکان هەمووی لەبارەی پەروەردەکردنەوەیە. پرۆگرامەکان لەبارەی پەروەردە، تەندروستی، زانینی مافی تاکە کەسی یان لەبارەی تۆندوتیژی ناوخۆیی مەبەستی ئێمەش هۆشیارکردنەوەی ژنانە. باوەڕی و کارمەندەکانی دیکەی رادیۆ ناز هیوایان وایە کە دەستکەوت و هەوڵەکانیان ببێتە هۆی گۆڕان لە ڕاگەیاندنی ئەفغانستاندا.